فەرمی پێتان بڵێم چەتەترین چەتە و دز چیەیە خراپترین دز لەسەر ئەرزای چیەیە تیان چیەیە فەرمی کەسێ دزی لە نوێژەکەیەکە من ركوعه وسجوده بپەرێ ڕکوعەکە بپەرێ سوجدا بە پشتی نازە ئەوێ خۆی 3 دقەی پێچێت بکاتە 2 دقە لەبەرە وریا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤێکی وای بینی دوور کات نوێژی بە پەلە کرد فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي دڵی خۆش مەکە بڕۆرەوە تۆ نوێژ نەکردووە چی نوێژ نەکردووە دوانی تیشی کە هەر بە خێرا هەر پێی فەرموو لە شەشەمیشە هەر پێی فەرموو تۆ نوێژ نەکردووە ئەی هاوار بە حاڵی ئێمە ئەڵێ 20 ساڵە نوێژ دەکەم وەڵا سێ مەلەفەکەی کە نەوەبزان نوێژی 2 ساڵی تێیە ئەی کوا هەش دەکەی تۆ نوێژ نەکردووە وڵای خیر و سیا لە قبوڵ بوونەکە وەڵا ئەگەر ئابم حاڵەوە بمرێ بە کافری ئەمرێ ئەمە سوکایەتیە بە نوێژ سوکایەتیە بۆ خوای کە چێتە بەردەبر سوکایەتی بە چی یەکەی تۆ کاکە ئەگەر لە خۆتە بەرامبەر چی وەستاوی